بەڵێ خۆشەویستان دەچمە لەی تەوەری دومی گفتوگۆکانی ئەمڕۆمانکێک دیکە لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت دەچمە لای زۆر بەڕێز بەرزان عوسمان کاندیدی ژمارە یەک لە بازنەی هەڵەبجە ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت کاک بەرزان سڵاو لێ بێ بانیت باش سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی ئەمڕۆ کورسات نیوز لەگەڵ مندا ئامادەیت گەر بکرێت ناوی خۆت ئەوروها ژمارەکەت بە دەنگدەران بڵێیت و ئەشتوانیت لە ڕێگەی پرۆگرامەکەی ئێمە داوا لە دەنگدەران بکەیت کە دەنگت پێ بدەن. سڵاو ڕێز بۆ ئێوەی بەڕێز بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز من ملازم بەرزان عوسمان هەڵەبجەیی کاندیدی ژمارە یەک لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی پارێزگای هەڵەبجە خۆم بە خۆشحاڵ زانم کە بتوانم نوێنەرێکی ڕاستەقینەی هەڵەبجە و هەورامان و شارە زوور بم بۆ ئەم خولەی پەرلەمان کە بە نزیکترین کات ئینشاءالله ئەنجامەکەی بەسەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستەکەی کۆتایی پێدێت. ئەمەی بەڕێز تایبەتی من باسی لێ دەکەم بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان چی دەبێت بۆچی دەبێت دەنگدەر دەنگت پێ بدات چ پەیامێک بە دەنگدەران دەدەیت یاخود بەڵێنی چیان پێ دەدەیت ئەگەر هاتو تۆ لەم خولەی پەرلەمانی کوردستاندا بتوانیت دەنگی تەواو بەدەست بهێنیت چیان بۆ دەکەیت؟ من ئەمەوێ زیاتر قسە و بابەتەکانم لەسەر سنووری پارێزگای هەڵەبجە بێت و پاشان لەسەر تەواوی دەنگدەرانی هەرێمی کوردستان بێ. من ئەمەوێ بڵێم خەڵک بۆچی ئەبێ دەنگدا بە لیستی 129 لیستی 129 ئێستا خاوەنی سەرۆکێکی گەنجە، خاوەنی سەرکردایەتێکی نوێیە، خاوەنی چەندین کادیر و کارنامەیەکی زۆر زۆر بەهێزە، بۆیە خەڵک ئەبێ بزانێت کە بە تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانرێت ئەو خەونەی کە هەیەە بەدی بهێنرێ و خزمەت بکرێن و لەو کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکوەزیرانی لابووە ڕوونە کە کارنامەیەکی زۆر بەهێزی هەبوو بە باشی خزمەتی خەڵکی کردووە. بۆیە ئێستاش ئەمانەوێ لە ڕێی لیستی 129ەوە بەو کارنامەیە کە پێمانە بە تایبەتی بۆ پارێزگای هەڵەبجە کە خۆی ئەبینێتەوە لە چەندین بابەتی گرنگ و پرۆژە یاسای گرنگ و خزمەتکردنی گرنگ بۆ پارێزگاکەی ئێمە کە سێ بواریان سەرەکین ئەویش لە بواری گەشت و کاڵ و گەشت و گوزار و کارئاسانیکردنی مەرزەکان و مێژووی ناوچەکەمان کە ئێمە خاوەن مێژوویەکی دێرینین خزمەت بە ناوچەکەی خۆمان بکەین. بۆیە من داوا لە دەنگدەرانی سنووری پارێزگای هەڵەبجە ئەەکەم کە بەو پەڕی ئامادەباشی و بەو پەڕی لە خۆبردووانە و بەو پەڕی دڵگەرمی ڕۆژی 20 مانگ بکەنە کەرنەڤاڵی سەرخستنی لیستەکەی خۆیان دڵنیا بن هەر شتێک بکرێت بۆ سنوورەکەی ئێمە لە خزمەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ناوچەکەی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی خزمەتی پارێزگاکەی ئێمە و سنوورە جوگرافیەکەی ئێمە بکات ئەوەی کە کراوە. بەڵێ کاک بەرزان باس لە ڕۆڵی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک پافڵ کرد لەم کەرنەڤاڵە جەماوەریانەدا هەروەها یاخود لە گۆڕینی ئاڕایی خەڵکی بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت باس لە ئەم پەیامانە بکەم کە کاک پافڵ لەم کەرنەڤاڵەدا لەم بانگەشانەدا دیدا بە گوێچکەی خەڵکی هەرێمی کوردستان دە کاریگەری چی دەبێت وەروها بۆچی بەردەوام لایەنەکانی دیکە هەمووان بە شێوازێک لە شێوازەکان توانین بڵێن ترسیان لە نیشتۆ بەرامبەر بە پەیامەکانی کاک پافڵ کە ئەو بەڵێنانی کە بە خەڵکی هەرێمی کوردستانی دەدات. ئەو پەیامانی کاک پافڵ کە ئەی نێرێ و ئەو بانگەشەی کاک پافڵ کە ئەیکا بۆتە هۆی گەرمکردنی حیزبەکانی تریش بەڕاستی ئەو بانگەشەی کە جەنابی سەرۆک ئەیکا لە هەموو شارەکانی کوردستان ئەگەڕێ و چاوی بە ئەندامان و دۆستان و کە سوکاری شەهیدان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو خەڵکانەش ئەکەوێت کە هێشتا بڕیاریان نەیاوە خۆیان یەکلایی بکەنەوە. ئەمە مانای ئەوەیە کە یەکێتی ئێستا بەهێزە و یەکێتی خاوەنی سەرۆکێکی گەنجە و ئەوێ ئەو خزمەتەی کە لە هەکبەکەیەتی بۆ خەڵکی ڕوون بکاتەوە و ئەو پەیامانەی جەنابی سەرۆک کە ناردوویەتی سەرجەم لایەنەکانی بەو شێوەیە وا لێ کردووە کە بترسن لە یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغێکی هەستانەوەی زۆر زۆر گرنگایە و بۆ داهاتوو
ئینشاءڵڵا کاری باشتر و جەماوەرێکی زیاتر لە چواردەوری خۆی کۆکاتەوە. من ئەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە لوتکەی بەهێزیدایە و بەهۆی ئەو سەرۆکەی کە هەیەی و ئەو پەیامانەی کە ئەینێرێ و ئەو گەڕانانەی کە ئەنجامیە لە شار و شارۆچکەکانی تر و پێشتر لە ماوەی 2 ساڵی ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین بەڵێنی بە خەڵک داوە جێبەجێی کردووە. پارێزگاری کەرکووک نمونەیەکی زیندووە کە بەڵێنی دا بە کەرکووک و کەرکووکیەکان پارێزگارەکە ئەبێ لە کەرکووکیەکان بێت جێبەجێ کردووە. بەڵێنی دا کە لە سنووری مووسڵ و لەو شوێنانەی کە لەژێر قەڵەمڕەوی لایەنێکی دیاریکراوە بوون توانیوێتی ئەوانەی کە پێویستیە بۆ ئەو سنوورە جێبەجێی بکە و چەندین بەڵێنی تر کە جەنابی سەرۆک بە خەڵکی داوە ئەمانەی هەمووی جێبەجێ کردووە. بۆیە ئەم جارە خەڵک ئاراستەکەی لە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێتەوە بەو هێزە کاریگەرەی کە لە مەیدانەکانە هەبووە بۆی ئەو کێشە و ململانی کە بەسەری هاتووە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو. یەکێتی نیشتیمانی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان تووشی ئەوە بوو کە تووشی کێشە ببێ، بەڵام ئێستا بەهۆی ئەو پاش ئەنجامدانی کۆنگرە و هاتنە پێشەوەی جەنابی سەرۆک بەو شێوەیە کە ئێمە چاوەڕێمان لێ کرد، ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغێکی گەش و زێڕینی خۆیەتی و لەو قۆناغایە کە ئێمە ئەتوانین بڵین ئینشاءڵڵا بۆ داهاتوو ئەتوانین زۆرینەیەکی زۆر لە کوردستان لە چواردەوری حیزبەکەمان و لە چواردەوری لیستەکەمان و ئێستاشۆ ئێمە تموحمان ئەوەیە کە کار بکەین بۆ ئەنجامدانی پەرلەمانی عێراق لەوێش کورسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو ژمارەیە بەدەست بهێنین کە خۆمان نەمانەوێ. کاریگەری سەرۆک لەسەر تەواوی کوردستان هەیە، لەسەر تەواوی یەکێتیەکان هەیە کە لە کوردستان. بۆیە من داوا لە هاوڵاتیانەکەم بەو گوڕوتینەی جەنابی سەرۆکەوە ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن و دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان. سەبارەت بە باسنەی هەڵەبجە ئێوە بەڵێنتان چی دەبێت بۆ هەڵەبجەکەم تێبەتی لە ئێستادا یەکێک لە ئەو گرفتە زۆر سەرەکیانی کە لە هەڵەبجەدا هەیە نەبوونی هەریکارە بۆ گەنجان. ئێوە بەڵێنی چی بە گەنجان نەدەن، چۆن دەتوانن کە هەریکار لە هەڵەبجەدا بۆ گەنجان زیاد بکەن؟ ئێمە وەکو لیستی 129 ئەمانەوێت لە چەندین سێکتەری جیاواز کار بکەین بۆ ئەوەی ئەم پارێزگایە چەندین پێشکەوتن بەخۆیەوە ببینێ. ئێمە ئەمانەوێت لە بواری گەشت و گوزار و فراوانکردنی بواری گەشت و گوزار کار بکەین بۆ ئەوەی ژمارەیەکی زۆر گەنجە بێکارەکانمان لەو بوارەیە کار بکەن. لە بواری کشت و کاڵ و دامەزراندنی کارگە ئێمە خاوەنی گەورەترین و جوانترین دەشتین لەسەر ڕووی زەویا کە دەشتی شارەزوورە. ئەمانەوێت لە ڕێی دەشتی شارەزوورەوە هەلی کار لەوێ بەدەست بهێنین بۆ گەنجەکانمان و ئێمە ئەمانەوێت لە ڕێگەی ئەو 116 کیلۆمەترە مەرزیە کە هەمانە لە کۆماری ئیسلامی ئێران ئەمانەوێت هەلی کار لەوێ بەدەست بهێنین بە ڕێخستنی کاروباری مەرزەکان وەکردنەوەی چەندین دەواازەی نافەرمی کە ئەمانە ڕێگە ئەدا بە هاوڵاتیان کار بکەن. لێرە کۆڵبەر دروسە بێ، پیلەوەەر دروسە بێ، بارخانە دروسە بێت، ئەمانە هەمووی هەلیکارن بۆ هاوڵاتیان. ئێمە پارێزگایەکی بچووکین بە بچووکترین جوڵەی ئابووری پارێزگاکە لەو بێکاریە نەجاتیە بێ. ئێمە ئەمانەوەی ئەو جیاوازیە نەمێنێ لە پارێزگاکەی ئێمەیە و ئەو داهاتەی کە هەیە بە یەکسانی چۆن بۆ پارێزگاکانی تری هەرێمی کوردستان سەرفەکرێ بۆ پارێزگای هەڵەبجەش سەرف بکرێ. ئێمە ناسنامەی نەتەوەی کوردین. هەڵەبجە ئەو شوێنەیە کە هەموو کوردێک لە جیهانە شانازی پێوە ئەکا. هەڵەبجەیەکان ناسیان هەیە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەیانەوێ یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتیان بکە. هەڵەبجە خاوەنی یەکەم شەهیدی شۆڕشە، هەڵەبجە خاوەنی یەکەم مەفرەزەیە. بۆیە پێویستە ئێمە وەکو لیستی 129 بە باشترین شێوە کە کارنامەکەمان هەر ئەو کارنامەیە کە بەدڵی هەڵەبجە و هەڵەبجەیەکانە خزمەتی خەڵکەکەی خۆمان بکەین و هەلی کاریان بۆ دابین بکەین. جیاواز لە ڕەخساندنی هەلی کار بۆ هەڵەبجە چ پرۆژەیەکی دیکەتان هەیە کە سەرجەم هەڵەبجەیەکان بتوانن لی سوودمەند بن؟ ئێمە پرۆژەمان هەیە لە بواری ژنان و لە بواری گەنجان و پرۆژەی ئابووریمان هەیە بۆ شارەکەی خۆمان و پرۆژەمان هەیە کە بایەخ بە ئێمە گەشتیاری ئاینیمان هەیە بەڕاستی بایەخ بە شوێنە ئاینەکان بدرێکە خەڵکێکی زۆر لە پارێزگای هەڵەبجە کۆ بکرێتەوە بۆ ئەوەی خەڵکی هەڵەبجە سوودمەند ببێت. ئێمە چەندین پرۆژەی تر لە کارنامەکە هەیە کە خۆی ئەبینێتەوە لە خزمەتکردنی دانیشتوانی پارێزگای هەڵەبجە. یەکێتی نیشتیمانی کوردستان
لە ڕابردووە کەم تەرخەم نەبووە لە خزمەتکردنی دانیشتوانی هەڵەبجە و کاری باشی بۆ ئەم پارێزگایە ئەنجام داوە بە تایبەتی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بەڕێز کاقوبا تاڵەبانی ئەوەی توانی بێتی لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ پارێزگاکەی ئێمەی ئەنجام داوە چەندین جار سەردانی مەیدانی کردووە بۆ ئەم پارێزگایی ئێمە بەڵام ئێمە ئەم جارە ئەمانەوێت ئێمە سەرۆکوەزیرانێکی بەهێز بەدەست بهێنین ئەو سەرۆکوەزیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بۆ ئەوەی بە فیعلی بە بێ جیاوازی خزمەتی هەرێمی کوردستان بە گشتی و پارێزگای هەڵەبجە بە تەواوی بکە چونکە پارێزگای هەڵەبجە گرنگیەکی تایبەتی هەبووە بۆ یەکێتی و یەکێتیەکان و جەنابی مام جەلال ڕۆحی شاد بێ بایەخی تایبەتی بەم پارێزگای ئێمەیاوە بۆیە کوڕەکانی جەنابی مام جەلالیش بە هەمان شێوە ئەیانوێ بایەخێکی تەواو گشتی و بۆ بەم پارێزگای ئێمە بدرێت. زۆر سپاس بۆ زۆربەڕێز بەرزان عوسمان کاندیدی ژمارەیەک لە بازنەی هەڵەبجە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبارەی ڕێی کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادە بوو.